هەموو جارێک کە هات خۆی وتی ئەچم بۆ سەر ئاو و هاتۆ پانتۆڵەکەی پاک بوو پاداشتەکانی کە باسمان کرد چەند جۆرێک بوو بۆ هەموو جارێک جەدولێکی ئاوات بۆ کردبوو لیستێکی ئاوات بۆ کردبوو بۆ هەموو کەرتێکە پانتۆڵەکەی پاک بوو نقڵێکت بۆ دانا و بۆ هەموو جارێکیش کە بینی پانتۆڵەکەی پیس بوو نقڵێکت لێ دەرکرد یعنی ئەو کاتە حەرتەکەی بۆ کۆکەی دەوانێ پێی ئەڵێ شەممە لەبەرەوەی دوو جار پانتۆڵەکەت پاک بوو دوو جار پانتۆڵەکەت پیس کردبوو دوو نقڵت وەرنا دەکیش ڕۆژی شەممە چوارت هەیە ڕۆژی دووشەممە دووت هەیە ئەی تۆ بەم شکڵا وا لە مناڵەکەکەی هەموو جارێکیش ئەو دەستە ئەگەر بەکاربێنی تۆ شتێکی چاکە چکە تۆ ئەتوانی هەتا لە پۆلەکەیە لە پۆلەکە ئەگەر کارێکی باشی کرد و دەستە سەوزەکە بەکاربێنی ئەگەر شتێکی خراپیشی کرد دەستە سوورەکە بەکاربێنی ئیتر مناڵەکە تێ ئەگات یعنی بدوێت و نەدوێت تێ ئەگات چی بوو چی و ئەمەی کە کردی ئەو بە باشی زانی ئەمەم کرد کە خراپە فعلاً ئەو خۆی خراپ و چاکە نابینێ یعنی یەک شتان پێ بڵێم مناڵ هەیە 11 ساڵ 12 ساڵە کوڕە و لێرەش من حاڵەت یەکم بینی کچ بوو کە دەزەخاتە گیانی خۆیە بوو یعنی کەم شتە بازەکەم دەدایکەکە بێتاقەتە بەوەی کە ئەم کچەی دایمە دەستی لە گیانایەتی ناخۆشە بۆ ناوێت بچێتە ماڵە ناوێت بچێتە بۆ بازار ناوێت بچێت بۆ شوێنێ بۆ لەبەرەوەی مناڵەکەی ئەم ڕەفتارە ناشیاوە ئەکات بەڵام لای مناڵەکە ڕەفتارێکی ناشیاو نییە لای مناڵەکە زۆر ئاساییە بۆ چونکە تەمەنی ئەقلی مناڵەکە ئەگەر 12 ساڵ بێت بەس لای خۆ من مناڵێکی 2 ساڵ یا مناڵێکی 3 ساڵ ئەگەر بەبێ دەرپێ لە ماڵەکە بسوڕێتەوە کەسێکمان نییە محاسبە بکەین بڵێن ئەتوا عیب بە شتێکی لەبەرە لەیبێت یعنی بگەڕێنەوە بۆ ئەوەی دەتۆ وەرە ڕسمی ئەو حاڵەتی کە ئەیکات ئەو کچە گەورەیە لەو کاتەیە کە دەزەباتی گیانی خۆی وا ئەکات ڕسمی بگرە پیشانی بەرەوە پیشانی کچەکەی بەرەوە بڵێت لەو کاتە تۆ ئەمەت کرد ئەو کاتە ئەیبینێت ئەو کاتە ئەیبینێت کە ئەمە غەڵەتە ئەو کاتێک کە ئەیبینێ ئەمەی کردووە بەس ئەو خۆی ئەوە نابینێت ئەو شتێک کە ئەیکا نایبینێت یعنی ئەو شتە بزانن ئەو نایبینێت یعنی بۆیە ئەڵێم هەموو شتێک ئەبێ بۆی ڕوون بکەیتەوە هەموو شتێک ئەبێ بۆی باس بکەیت کە ئەمە شتێکی هەڵەیە ئەمە شتێکی چاکە ئەمە شتێکی هەڵەیە ئەمە شتێکی خراپە یا بڵێن چاکە ئەمە باشە هەمووی بەم شێوە تۆ توانی تێی بگەیتەوە بێت ئەڵێم ئەو خراپە و چاکەکە نابینێت من و تۆین کە فێری ئەەکەینەوە سەر لەوێ شتەکانی وەکو ئەمە بۆ لێ ئەەکەینەوە ئەو کۆممان بۆ لێ کردەوانێ و کاتە و ناڵە ئەتوانێت بەباشی شتەکان ببینێت و نەیکات بۆ کە تۆ پیشانت دا دەستت کتۆتە گیانتەوە لەبەرەوە ئەمە ڕاست نییە بەستا ئێوارە پێی بڵێ کچم دەستت دەربێنە کچم وامەکە کچم ئەمە مەکە بەنسبەت و هیچ نییە وەکو هەر هیچیشت باس نەکردێ وایە بەس کە تۆ ڕسمت بێت یعنی من لە کاتی خوێندنەکەماکەم خوێن مامۆستایەکەمانە زۆر زیرەک بوو هیچێک لە تەلەبەکان و پرسیارەی لێ کە حاڵەتێکی وای هەیە 15 ساڵێکە کوڕێکێکی هەیە 20 ساڵە کە دانیشە سەیری کۆمپیوتەرەکەیەکە سەیریشتی خراپ بکات جاری وایە ڕێ چێ لە مەکتەبە یا لە شوێنێک لە ئایپادەکەی پێدانێت بۆ خۆی سەیری ئەو شتانەکە و بۆ چونکە ئەو نازانێت خەڵک چۆن سەیری شتەکەی ئەو ئەکات ئەو نازانێت ئایا ئەمە خراپە یا چاکە بەس لە هەموو حاڵەتێکە وتی ئەگەر ڕسمیتان کرد ڕسمی ئەو شتەتان کرد لەو کاتەیە وشانیتان نایەوانێت ئەو کاتە ئەو هەستەکە کە ئەم شتە شتێکی باشە وازە حەوشتە مناڵەکانی کە لە سنتەرەکەتای تۆ دوێ فێری لە هەموو شوێنێک باشترە کە وەردەوەردەوالە و ناڵانەکەی وەکوتم بیشی ئێمەوەی کە ڕان بێنەوە جارشکەوای لێ بکەین شتەکان فێر ببن وا بێت کە بتوانێت احتیمال کاتە سەر خۆی وا بێت کە پێویست نەکا من پێ بڵێم عادەی کاروان وەرە چۆن ببەمە سەر ئاوەکە چی بکە و چی مەخوانە بەس کە مناڵەکە فێر بوو تەواو یعنی شتێکی زۆر گەورەت کردووە کە مناڵێک خۆی ڕێک و پێک لە پۆلەکەی وتی مامۆستا چوون بۆ سەراو ڕۆژ چوو بۆ سەراوەخۆ هاتەوانێت باوەڕ کە شتێکی ئەمەنە گەورەت کردووی بن دوای ئەوە گەر مناڵەکە دوا لێ کرد
هەر لە مەکتەبەکەیە هەر لەم سنتەرەیە فێرت کرد کە ئەچیتە سوپەرمارکتێک و ئاوا شتە کردی ئاوا شتەکان دەڵبژێری پارەکە ئاوا ئەی دواییتە دەرەوە یعنی ئەوە شتێکی زۆر یعنی تۆ ئێمە ئیشەکەمانەوەی تواناکانی ئەو مناڵە وای لێ بکەین لە هەموو بارەکانەوانێ فێری بکەینەوە جارشکە ڕایبێنینەوە کە ئەتماد کاتە سەر خۆی لە مەکتەبەکەیە ئەگەر تۆ هەر گەڵاکانی چواردەوری بیناکە یا شوێنێک بڵێ وەرە با پارکی بکەینەوە بەیەکەوە فێر بێکە ئەمە شتێکی چاکەیە ئەیکەی فێرە بێ فێر ئەبێ ئەو مناڵەکە ئەمە شتێکە کە خۆی دەزیاتە خاکە نازەکە و گسکەکە جاریشکە لەگەڵ تایەت شتەکان کۆکاتەوانێت خۆی فێرە بێت لە ژوورەکە کەیتر شت فڕێنەیە خۆی فێرە بێت لە ژوورەکەکە دەست باتە ئەگەر شتێک ڕژا بێت خۆی کاتەوە یعنی تۆ ئەمانە هەمووی شتی باشەیە کە فێری مناڵەکەیەکەی بەڵام بەچی هەمووی زیاتر ئەگەر توانی ناڵێت هەموو جارە ڕستم بەکاربێنە بەس ئەگەر توانای ئەوەی هەبوو قسەکەی وەرگرت لێت وەری کرد بەس نەبوو هەتی امکانە بێت بەڕێتەوە بۆ ئەم شتە یان مناڵێ یەتە مەکتەبەکەوە کەم هاتە ژوور و جانتاکەی فڕێە کەم لەم شتێکی ڕاست نییە بەس ئەگەر تۆ مناڵەکەت فێر کرد هاتیتە ژوور و ئەمە جێگەی جانتاکەت هەڵی واسیت تەواو فێرە بێت یعنی من هەموو شتێک ڕۆژانەیە بۆ مناڵەکە هیچی بۆ مناڵەکە ئەسڵەن هەر بیری لێ ناکات جانتاکەوێتە ئەرز فڕێیاکەی کێشەیە بەس تۆ ئەگەر فێرت کرد نە ئەگەر کردت بەمەیە ئەمەیان تەواوە ئەویان ڕاست نییە هەمووی فێرەکەیتەوە یعنی سەر لە نۆکو مناڵێکی سێ ساڵێک مناڵێکی سێ ساڵێک چۆن هەموو شتەکە سەیری دایکێکات شتێکە کاچێویشێک کاتەوە چێ لە ئێمە مناڵی نەبیونی بێتی کچ بە تەمەنێکی کەمەوانێ بووکە شوشەکە کاتە باوەشی و منکیاتی و قسەی بۆکە و گۆرانی بۆڵێ و یعنی مە لەکێوە فێر بۆ قابلەکە لە دایک بوو یەکسەر لەسکی دایکی پیان کاتشە دەرەوە بێوا بکەیت شتی وانە دایکەکەی بینێ کەم ئەملێتاکە لە تەلەڤیزیۆنەکەی بینێت لەبەر ئەمیش ئەیکات یا نەتان بینیەوە کوڕێک مناڵی بچکۆ لە 3 ساڵ یا 4 ساڵێکە چێت پێڵاوەکانی باوکی لە پێیەکات بۆ تەواو یعنی هینێکی واکات کە باوکمەوە پێڵاوی لە پیار یعنی لاساییکردنەوەکەیەوە لە چوارەم باسیەکەین بەڵام بەستم وێ مناڵێکی ئاسایی لە 3 ساڵە و ئەم شتانە هەمووی فێرە بێ هەمووی وەرەگرێت بەس من و تۆ ئەبێت چی بکەین بۆ ئۆتیسمەکە ئەمانەی هەموو فێرکەینەوە ئەمانەی هەمووی بە هەنگاو فێرکەینەوە داوای لەکەین مناڵەکە زۆر ئاسایی لەگەڵ دایکیا لەگەڵ باوکیا لەگەڵ کەسێکە بچێتە بازاریش تاسیری بۆ کەسیش نەبێ ئەو دەنگەیکە لەسەرەتی جۆی لێ نەگرێت بێتەوە ماڵەوانێ یارمەتی دایکی بات شتەکان کە خۆی دانیشی بخۆی ڕسمکە یاسەی تەلەڤیزیۆنکە ئەمانەت هەمووی فێر کردەوە لەو باوەڕیان مناڵەکە لە سا هەفتایە لە سا هەشتا بەرەو چاکە بەس ئەگەر ئێمە ئەمانەمان نەکرد بۆ ئەوەی کە کەسێکی لێپرسراوی بەرامبەر بەم ئیشە یعنی بەس کاتەکەمان بردە سەر و هیچمان کاتێک کە مناڵێک ڕەفتارەکە ئەکات هەوڵ بن هەتا منە ساگە لەگەڵ کەسێکی احتیاجیە بێ بەرەوە ئەو شتێکی کرد ئەگەر دەستم ئاوا لێ بکەن ئەوەی بەرامبەر مەترسێ هەر بدەتونی بێ بەرامبەر مەترسێ بۆ چکەڵەمی استعدادێکی تیا هەیە کە شتێک بکات دەستم لێ بۆ شوێنە شتێکی غەڵەت بکە بەڵام تۆ کە بەم حاڵەتە دەستت بەم حاڵەتە کردەوە یعنی هودوو ئارامی هیچ شتێک ناکەی کە بەرامبەر ئەو مناڵە یعنی زەرێکی پێ بکەین لەبەرەوە زۆر مخاڵی تۆتەکرینە دیار نییە بەڵام لە هەمووی ئەوەی چەند تۆ شتەکەی ئەو مناڵە کاری تێکردووی بێتاقەتی کردویت هەوڵ بە ئارام وانەبی کە بتەقیتە وانەبی کە توش زمانیش کە بەکاربێنی واش نەبی تۆ کە شتێ بکەی کە بکەوێتەوە لەسەر مناڵەکە هەوڵ بە سەیتەرەکەی بەسەر خۆتە زانیت مناڵەکە هودوو بۆ تەوانێ مناڵەکە تەواو بەو شتانەی کە تۆ پێت کردو هودوو بۆ لەبەرەوە دانیشە بە شێوەیەکی زۆر ئاسایی بچۆرۆکی مستەوای ئەو یعنی چی بۆ ئەو دروست کرد حاڵەتێکت بۆ دروست کرد لەو شتەوەی کە ئاوا دانیشتە بوو بەرز من بوو هاتە مستەوای ئەوە یعنی کەواتە شتەکان زۆر ئاسایی و زۆر طەبیعیە و مناڵەکە وازت لێن تۆش واز لە مناڵەکە لەبەرەوە هەموو شتێک پێت ئەڵێم ئەبێ ئێمە چی بکەین بچینە ناو مناڵەکەەوە بچینە گیانی مناڵەکەەوە نابێ ئێمە خۆمان تەسەوکەین نەکە من بە مامۆستایەکەم واکەم ئەماکەم ئەوەکەم نە
ئێمە ئەبێ بەو چاویلکەیەوە کاڵم بەو چاویلکەیەوە سیرکەین کە مناڵەکە سەیری پێەکە یعنی مناڵەکە چۆن سەیری شتەکانەکە بێ من تۆ سەیری شتەکان ئەوایکەین ئەو کاتە گرەوە بینەوە درەوە بینەوە و ڕاهێنەرێک وەکو مامۆستای بوو چێ کە شتەکانمان بە باشی کردو بەس ئەگەر وەکو خۆمان تەسەڕوفەکەی ناکەین من یەک شتی نمونەی بچکۆتان پێڵم کچێکە بۆ 42 ساڵ بوو شتەکانی شیمهانیوە ڕسمەوە دەوانەیە حەزیە کرد یەکێک لە باڵندەکان فێر بدێ فێری کەم من لەبەرەوەی لەگەڵ دوو گروپا ئیژەکەم گروپێکیانوانەی نەخۆشی دەرونیان هەیە گروپێکیشانوی کە ئاوتیزمە ئەو گروپەی کە نەخۆشی دەرونیەکانیە کە من دەرسیان پێڵێموانێ ئەگەر پێم بڵێ شتێکم بۆ کە دەموچاوم بۆ کە بە طریقەکەی خۆمێکم لەگەڵ ئەوانە تۆزێک بە هێواشی نایکەم وا کۆمەک بۆکە و ئەویش فێرێ بەس ئەم کە دانیشتم لەگەڵا کە داوای لێکردم باڵندەیەکی بۆ دروستکەم بۆ طریقەیە کردم کۆخوان یعنی تەسەوڕکە یەکەم جارتم تێگەیشتی وتینە دووەم جارتینە سێم جار دەستە سوورەکەی بۆ بەرزکردنەوە چکە بە پیکتۆیش یەکرد وتم چییە وتی لێو تێناکەم ئەم لێو تێناکەم تۆ چیەکەی ئێتر کە چوومەوە ماڵەوانێ بەڕاستی زۆر بێتاقەتی کردم یعنی ئایا من چەند ساڵە ئەم ئیشاکەم چەند ساڵە خیبرەم هەیە ئەمەم هەیە ئەوم هەیە بۆ نەمتوانی لەگەڵ ئەم کچە ئیش بکەم یعنی خەڵەتەکە لەکوێ بوو ئەم پیا چوونەوەکە غەڵەتەکە لە چیا بوو دەگەشتمەوە قەناعەتە ئەبێ من وەکو چێ بنکەمەوە وەکو خۆی وەکو کچەکە خۆی نەک وەکو کەسیشکە دەهاتم ڕێک و پێکپەڕەکەم داناوتمەوە لە هێلینی ناوتم هێلین دانیشە فێر دەکەمەوە کاموت خەتێکم کێشا تۆش خەتەکە بکێشە شتەکەی مەکرد شتەکەی سەرەکەی مەم سەرێک و باڵەکەی قاچەکەی چیان هەر زۆر بە هێواشی سەوزەکەی بەرز کردەوە کێسە لێ دەگەشتنەوە ئیدعای پیاوەتەوە خەی نجات یعنی ئەوەیە ئەبێت تۆ بزانی ئەو زمانە یا ئەو چاویلکەیە بەکاربێنی کە ئەو سەیری پێەکات ئەگەر ئەو چاویلکەی و بەکار نەهێنا ناتوانێت یعنی نە ئەو لە تۆ تێگە نە تۆش لەو تێگەی و بگرە ئەویش بێت تاقە دەبێت تۆش بێت یعنی باوەڕ کە من کە ئەو شەو چوومەتەوە ماڵەوە نەمەزانی یعنی هەتا وام لێ هاتوتم دەرس بەو سەنتەری تر ناڵم وتم لەبەرەوەی غەڵەتم لەبەرەوەی شتێکی باشم نەکردووە نایزانم وتم وازی لێ بەڵامی تۆ بوو ڕێگەی شتم دۆزیەوە توانم شتەکەی بووە یعنی هەوڵ بن دایما بە مستەوای مناڵەکە بەو چاویلکەی مناڵەکە ئەگەیتە ئەوەی کە مناڵەکە لێت تێگا و توش لەو تێگا جۆپێنەدانەکە ئەوەی کە تۆ وەک مناڵێکی باسم کرد دوێنێ کەوتم لەوێ جاریواکویاوە مناڵێکی ئاسایی کە داوای قوڵەکە داوای شتێکەکە دایکەکەی زۆر ئاساییە لە بازارەکە ئەگری ئەقیبێنێ سەریا بازگا دایکەکەی گوێی پێنایە ئەوا بۆ خۆی شتەکەی خۆەکە تا مناڵەکان هەستەکە کە دایکەکەی گوێی پێنایە بۆ گوێی لێ ناگرێت ڕێک و پێکۆی هەڵسێت تۆ شوێنی دایکەکەی کات و پاڵ بەنسبەت مناڵی ئۆتیزمیشەوە ئەینە طریقە ئەتوانی بەکاربێنی تۆ مناڵێک چەند جارێک هەستت کرد شتێک زۆر باڵی بانکردنیکی تۆ چەند جارێک واو لێکە کە ئیسعاج دەکا یا واو لێکە کە هیچ مەبەستێک نییە لە بانکردنەکەی تۆ کە جۆت لێ نەکرد جارێک جۆت لێ کرد جوابدایە بەڵام سێ کرد هەبەردەوام جۆت لێ نەکرد بۆ دۆتەوەی کرد و بانکردنەکە یعنی ئەوەیە تۆ ئەوە لێکەوە لەمیتر تەواوەتی هیمالیەکەی بەس وای لێکەی کە شتی کەم هەیە جارێ مەشغوڵم بەم مناڵەوانێ لەبەرەوە لە بەرامبەر ئەوە ڕاستەکەشی پیشان ڕفتارە ڕاستەکەش یان هەرێکسەر غەڵەتەکەی پیشانەی تو بۆ لە هەمان کە ساکەتدا لە هەمان کات شار کە ئەوە بوو شتە چاکەکە ئەمان چاکەکە یعنی تۆ هەردوو حاڵەتەکەی گازی لە خۆی کردووە پاڵی بە مناڵەکەەوە ناونە ئەمان باشترە کە تۆ دەست پێی کە منی مناڵەکە وەک لەوەی پاڵ یا گازان یا بەڵێ ئاڵمان ئەمانە هیچی لەم شوێنە ڕێخستن باڵەتەکانی بۆ مەسەلەی ڕێخستن مەبەست لە ڕێخستن چییە ڕێخستن لە ژێر ڕێخستن دەکات ڕێخستن لە چالاکیەکان یان فرسیانەکان نیشاندانی